لە ڕۆژی جیهانی ئازادی ڕۆژنامەوانیدا ڕۆژنامەنووسان ئاشکرای دەکەن کای ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستان پێی ناوەتە قۆناغێکی مەترسیدار. هەروەها ڕۆژنامەنووسان دەڵێن ئەو میدیایانەی نزیک لە دەسەڵات نەبن زانیاریان پێنادرێت و پێشێلکاریشیان بەرامبەر دەکرێت. لای هەمومان دیارە ڕۆژانە پێشێلکاریەکان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان لە ڕووی زانیاری پێدان لە ڕووی ڕووماڵکردن لە ڕووی ئازادی ڕۆژنامەگەری ڕۆژانە بەرتەسک دەبێتەوە. ئازادیکاری ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان بەرەو دواوە دەچێتن. ئەمەش بەهۆی ئەوەی کە حیزب دەستێکی باڵای هەیە لە نێو میدیاکاندا و هەمیش ناهێڵێتن ڕۆژنامەنووسان بە شێوەیەکی یەکسان دەستیان بگاتن بە زانیاریەکان. ئەو میدیایانەی کە لە بابی حزبینی نەیاخود سەر بە حزبێکی دیاریکراو نینە لایەنە پەیوەندیدارەکانی نێو حکوومەت زانیاریان پێ ناداتن. هەر لەم بۆنەیەدا ڕۆژنامەنووسان پێیان وایە ئاستەنگ و ڕێگری زۆر لە بەردەمیاندا هەیە لەگەڵ ئەوەی یاسای کاری ڕۆژنامەگەری هەیە بەڵام کاری پێناکرێت. ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستان هیچ سنگ و بەهایەکی نەماوە ئەوەی کە بێوە بە ئازادانە قسە بکە ئەوەی کە بێوێ بە فعلی حقیقت بگەێنێ بۆ لەبەرەوەی یەکەمین ترس و دڵڕاوچەیەکی زۆری لەسەرە دوێمینیشی زانیاریەکی پێ نادرێ دەسەڵات زانیاری بەو کەناڵە دەدا کەوا لە گەڵ خۆیەتی و هەموو ئەو زانیارانە بەو کەناڵە دەدا و دەیکاتە واجی هەر لە ناو خەڵک و دەیناسێنێ کە بەدڵی خۆی قسە دەکا. لێرەدا بەڕاستی لە هەرێمی کوردستان چ حزب چ دەسەڵات بە هیچ شێوەیەک ڕۆژنامەنووسێکیان ناوێت کە ئەو ڕۆژنامەنووسە بێوێ ڕاستەکان بگەێنێ بێوێ حقیقت بڵێ دەبێ هەموو شتێک بەدڵی حزب بێ بەدڵی دەسەڵات بێ ئەگەر نەبڕاستی ڕۆژنامەنووس ناتوانێت هیچ بکە بەداخەوە. ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان تا ئێستا لە ژێر پرسیاردایە. ڕۆژنامەنووسان لە ژێر هەڕەشە و گرتن و تەنگ پێهەڵچنین و پێنەدانی زانیاریدان. بانگەشەکانی ئازادیش کاتێک لەگەڵ بەرژەوەندی دەسەڵات یەک ناگرێتەوە یەکسان دەبێتەوە بە سفر. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.